خوێندنەوەیەک بۆ ڕێکەوتنی مەکە ناتۆی ئیسلامی بۆ بەرگری هاوبەش. سەرهەد شێخان بابەتی ئامادە کردووە بەم جۆر دەست پێ دەکات. ڕێکەوتنامەیەک کە بە ڕێکەوتنی مەکە بۆ بەرگری هاوبەش ناسراوە لە شاری مەکە لەلایەن سەرۆکی تورکیاوە ڕەجەب تەیب ئەردۆغان، شانشینی سعودی محەممەد بن سلمان و سەرۆک وەزیرانی پاکستان شەهباز شەریف واژۆ کرا. خەڵە سەرکیەکانی ڕێکەوتنەکە بەم جۆرەیە: بەرگری هاوبەش. گرنگترین بڕگەی ڕێکەوتنەکە وەیە کە هەر هێرشێکی چەکداری بۆ سەر یەکێک لەو سێ وڵاتە، واتە تورکیا، سعودیە و پاکستان بە هێرش بۆ سەر هەرسێکیان لە وڵاتانە بڵێن هەژمار دەکرێت. ئەمەش هاوشێوەی مادەی پێنجەمی هاوپەیمانی ناتۆیە. هەر بۆیە دەکرێت بە ڕێکەوتنامەی ناتۆ یاخود ناتۆی ئیسلامی ناوی ببرێت. پەرەپێدانی هاوکاری سەربازی. ڕێکەوتنەکە پەرەپێدانی هاوکاری بەرگری لە ناوخۆ دەگرێت بە هەموو ڕەهەندەکانیەوە، لەوانە ئەنجامدانی مەشقی سەربازی هاوبەش، ئاڵوگۆڕی زانیاری هەواڵگری و گواستنەوە و پەرەپێدانی تەکنەلۆژیای سەربازی. بەرەنگاربوونەوەی هەڕەشەکان. ئامانجی سەرەکی بەهێزکردنی کۆمەڵەی هاوبەشە بۆ ڕێگریکردن لە هەر جۆرە دەستدرێژی و شەڕانگێزیەک کە سەقامگیری ناوچەکە بخاتە مەترسیەوە. گرنگترین استراتیژیەکەی چییە؟ ئەم هاوپەیمانیە یاخود ئەم هاوپەیمانی سێقۆڵیە یەکێکە لە گەورەترین و کاریگەرترین هاوبەشە سەربازیەکان لە جیهانی ئیسلامیدا، چونکە هەر یەکێک لە وڵاتانە پێگەیەکی گەورە و هێزێکی استراتیژی هەیە و تەواوکەری یەکترن. پاکستان، ئەگەر باسی پاکستان بکەین، پاکستان وەک تەنها وڵاتی خاوەن چەکیەتۆمی لە جیهانی ئیسلامیدا قەڵغانێکی مەزنی جیۆپۆلیتیکی بۆ هاوپەیمانیەکە دابین دەکات و هاوسەنگی هێز بەرامبەر بە ڕکابەرە دەرەکیەکانیان دروست دەکات. و تورکیا وەکو پردی نێوان ئاسیا و ئەوروپا و ناتۆ کۆنتترۆلی ڕێڕە و دەواازە استراتیژیەکانی نێوان دەریای ڕەش، دەریای سپی و ناوچەی قەفقاز دەکات، جگە لەوەی خاوەنی پێشکەوتوترین پیشەسازی درۆن و تەکنەلۆژیای سەربازیە. سعودیە دڵی ئابووری جیهانی و خاکی پیرۆز بە تایبەت شاری مەکەی و مەدینە کە لە جیهانی ئیسلامی بە تایبەتی ئەهلی سونی گرنگی و بابەتی تایبەتیان هەیە، جگە لەوەش کە سعودیە خاوەنی هێزی دارایی و پایتەختی وزەی جیهان و کۆنتترۆلی ڕێڕەوی دەریایی زۆر هەستیار دەکات، وەکو دەریای سوور و کەنداوی عەرەبی. کاتێک ئەم سێ ناوچە جیۆپۆلیتیکە کەندا و ئەنادۆڵ ناوچە و بڵێن نیمچە دوورگەی هەندی پێکەوە دەبەسرێنەوە، دیمەنێکی نوێی ئاراسی ئاسایشی هاوبەش لە دەریای ناوەڕاستەوە تا زەریای عەرەبی پێکدێنێت. پاڵنەری سەرەکی ئەم ڕێکەوتنە لە کاتێکدایە کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەندا و ڕوبەڕووی گەرژی و ئاڵۆزی گەورە بوونەتەوە و وڵاتانی ناوچەکەش بە تایبەت سعودیە لە ماوەی ڕابردوودا ڕوبەڕووی چەندین هەڕەشە و هێرشی موشکی و درۆنی بوونەتەوە، زیاتر لە جاران هەز بە مەترسی دەکات. بەهۆی شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران، بەهێزبوونی ئیسرائیل لە دوای ڕووداوەکان و گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەریەک لە تورکیا و پاکستان هەز بە مەترسی جددی دەکەن لەسەر خۆیان. سەرڕای ئەوەی کە ڕێکەوتنی مەکە بۆ بەرگری هاوبەش هەنگاوێکی گەورە و استراتیژیە، بەڵام لە ڕووی جێبەجێکردن و بەردەوامبوونیەوە ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدا و ئەڵەنگاری گەورە دەبێتەوە، وەکو یەکەم ئەگەر باسی بکەین خەڵک لەوانە ناکۆکی مێژویی و سیاسی پاکستان و هندستان. پاکستان هەمیشە کێشەی جوگرافی و استراتیژی قورسی لەگەڵ هندستاندا هەیە. بەشداریکردنی پاکستان لە هاوپەیمانیەکی بەرگری ئیسلامیدا دەتوانێت لە بڵێن کاردانەوەی توندی هندستان بە دوای خۆی دابهێنێت و لە هەمان کاتیشدا سعودیا و تورکیا پەیوەندی دیبلۆماسی و ئابووری زۆر بەهێزیان لەگەڵ هندستان هەیە کە ئەمەش کاریگەری دەبێت لەسەر ڕێکەوتنەکە. خاڵێکی تر، خاڵی دووەم، کێبڕکەی هەرێمی تورکیا و سعودیا لە ڕابردوودا پەیوەندی نێوان تورکیا و سعودیا بەهۆی ململانە سیاسیەکانەوە لەسەر سەرکردایەتی جیهانی ئیسلامی سونی و قەیرانە ناوچەیەکان وەکو قەیرانی قەتەر و بەهاری عەرەبی تووشی گرژی بوو. هەرچەندە پەیوەندیەکانیان لەم ساڵانەی دواییدا ئاسایی بووەتەوە، بەڵام متمانەی تەواوی استراتیژی کاتی دەبێت بۆ ئەوەی کە ببێتە هاوپەیمانێکی پتەوی دوور و درێژ. خاڵی سەیەم، جیاوازی سەربازی تێکەڵکردنی سیستەمی چەک. تورکیا وەکو ئەندامی ناتۆ پشت بە ستانداردەکانی ناتۆ و چەکی خۆماڵی دەبەستێت. سعودیا زۆرتر پشت بە چەکی ئەمریکی و ڕۆژئاوایی دەبەستێت، لە کاتێکدا پاکستان خاوەنی سیستەمی سەربازی جیاوازە کە بەشێکی لە چین و رووسیا یان پیشەسازی خۆماڵی سەرچاوە دەگرێت. یەکخستن، هاریکاری و گونجاندنی ئەم سیستەمە
بڵین ئەم سیستەمە جیاوازانی کە چەک و زانیاری هەوڵگری کارێکی زۆر ئاڵۆز و ئاسانیش نییە. خاڵێکی تر خاڵی چوارەم هەڵوێستی زلهێزە جیهانیەکان بە تایبەت ئەمریکا. سعودیا هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکایە و زۆرینەی چەکەکانی لەو وڵاتە دەکرێت. دروستکردنی هاوپەیمانێکی سەربازی ڕاستەوخۆ لەگەڵ تورکیا کە لە هەندێک ڕۆ گەرژی لەگەڵ ئەمریکادا هەیە و پاکستان ڕەنگە نیگەرانیان کاردانەوەی لە واشنتۆنی لێ بکەوێتەوە بە تایبەت ئەگەر هەست بکەن ئەم ڕێکەوتنە کاریگەری ئەوان لە ناوچەکەدا لاواز دەکات. خاڵێکی تر خاڵی پێنجەم جیاوازی جوگرافی و جیۆلیستی دوورودێژی بڵین تورکیا. سعودیا و پاکستان لە ڕووی جوگرافیەوە دوورن لە یەکتر لە کاتی ڕوودانی هەر قەیران یان هێرشێکی کتوپەردا گواستنەوەی خێرای هێز پشتیوانی لۆجستی و پاراستنی هێڵەکانی گەیاندن لە نێو ئەم سێ وڵاتەدا هەستەنگی گەورەی دەبێت چونکە بە یەکەوە سنووری هاوبەشیان نییە. کاریگەری لەسەر هاوسەنگی هێزی هەرێمی ئێران، هیندستان، ئیسرائیل و هەرێمی کوردستان چییە؟ ئێران لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە ئەم هاوپەیمانیە سێقۆڵێ دەکرێت وەکو جەمسەرێکی سونی بەهێز سیر بکرێت کە بەرامبەر بە هەژمونی هەرێمی ئێران دەوەستێتەوە بە تایبەت سعودیا کە هەمیشە نیگەرانی بڵێن نیگەرانی هەبووە کە لە هاوسەنگی هێز لەگەڵ لە ناوچەکەدا. ئێستاش پشتی بە دوو دەوڵەتی گەورەی سەربازی بەستۆ بۆ مسۆگەرکردنی ئاسایشی سنوورەکانی خۆی. هەندستانیش پەیوەندی پاکستان لەگەڵ هەندستان هەمیشە پڕ بووە لە گەرژی. بەشداریکردنی پاکستان لە هاوپەیمانیەکی لەم شێوەیەدا دەکرێت هاوکێشەی هێز لە باشووری ئاسیا ئاڵۆزتر بکات. هەرچەندە سعودیا و تورکیا هەوڵ دەدەن پەیوەندی ئابووری خۆیان لەگەڵ هەندستاندا بپارێزن. هەرچی ئیسرائیلیشە هاوپەیمانی سێ دەوڵەتی ئیسلامی سونی بە مەترسی بۆ سەرخۆی دەزانێت بە تایبەت لە ئێستاشدا کە لەگەڵ هیلالی شیعی لە جەنگێکی بەرفراواندا بۆیە دروستبوونی ناتۆیەکی ئیسلامی بە مەترسی جددی بزانێت لەسەر ئاسایشی خۆی کە یەکێک لە وڵاتانە خاوەنچەکی ئەتۆمیە. هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەم ڕێکەوتنەدا نییە بەڵکو لە ڕوانگەی جیۆپۆلیتیکیەوە وەکو بابەتێک یان کاریگەری چیلاوەکی دەکەوێتە ژێرسای ئەم هاوپەیمانیە سەربازیە تازەیی جیهانی ئیسلامیەوە و بەهێزبوونی تورکیاش لەم هاوکێشەیەدا دەکرێت ئاڵنگاری و تەحەدای نوێ بۆ پێگەی سیاسی و سەربازی کورد لە بەشە جیاوازەکاندا دروست بکات. دەرئەنجامی گشتی ڕێکەوتنی مەکە هەنگاوێکی استراتیژیە بۆ دروستکردنی بەرەیەکی سربەخۆی ئیسلامی کە دەیەوێت لە داهاتووی جیۆپۆلیتیکی جیهاندا لە دەرەوەی ڕکابەریە تەقلیدیەکانی نێوان ڕۆژئاوا و ڕۆژهەڵات بڕیار لەسەر ئاسایشی و سەقامگیری خۆی بدات. هەرچەندە جەبەجێکردنی پراکتیکی ئەم هاوکێشێ بەهۆی جیاوازی بەرژەوەندیەکانەوە کات و ئاڵنگاری زۆری دەبێت. بە کورتی ڕێکەوتنی مەکە هەنگاوێکی مێژوویە بۆ دامەزراندنی جەمسەرێکی نوێی ئەمنی لە جیهانی ئیسلامیدا. سەرکەوتنی ئەم ڕێکەوتنە لە داهاتوودا دەبەسترێتەوە بەوەی کە تا چەند ئەم تێگەیشتان سیاسیانە دەگۆڕێت بۆ میکانیزمی کردداری، مەشقی هاوبەشی بەردەوام و هەواهەنگی خێرای هەواڵگری لە کاتی قەیرانەکاندا.